ما شاء الله. سڵاوتان لێبێ ئەزیزانم، ئینشاءالله بە پشتوانی خۆی گەورە هەمووتان ساغ و سەلامەتن. هەوڵەدەم ئینشاءالله ئەمڕۆ لە خزمەتتانە بم. لایڤم لەبەر بابەتێکی زۆر زۆر تایبەت بۆتان کردوتەوە کە ئەویش بابەتی ئەوەیە ئەو بەڕێزانەی ئەفۆن پێش هەموو شتێ سڵاوتان لێبێ سەرکەوتوو بن ئینشاءالله. لە خزمەتتان نابین لە لایڤێکی تایبەتە بۆ ئەوەی باسی هەندێک بابەتی زۆر زۆر گرنگتان لەگەڵا بکەم کە بۆ نمونە ئەمڕۆ بەنوێی ئەوە بوو کە با بڵێن بەڕێزان ئەوانەی وەزبێکی زۆر کە ناویان نەهاتبەوە مشەوەش بوو کێشەیان بۆ دروست بوو هۆکارەکەی نەمانزانی چییە کە ئەو ناوانە بۆ نەگەڕایەوە، بەڵام بە کۆی گشتی ئەلحەمدولیلا ئەمڕۆ وەزارەت توانی لینکیان بۆ ئاکتیڤ بکاتەوە بۆ ئەوەی بتوانن ئینشاءالله تەقدیماتەکەیان دووبارە بکەنەوە. جا ئەزیزانن ئینشاءالله ئەگەر مقەدەر نەبێ هەمووتان ئەتوانن ئەوەی ناوی نەگەڕاوەتەوە لە هیچ شوێنێک بەهۆی هەڵی پڕکردنەوە یان بەهۆی کەمی کۆنمرەکەیەوە با دووبارە داخلی سیستمی زانکۆڵایەن ڕێگەی زانکۆ.com ببێ تاوەکو بتوانێت بەشێک بۆ خۆی هەڵبژێرە ئینشاءالله لەو بەشانەی کە بۆی دیاری کراوە، بەڵام ئاگاداری یەکشت بن هەر بە ڕێزێک کە ئۆکی کرد لەسەر هەر بەشێک و هەڵی بژار 100% بەبێ شکوگومان ناوی لەو شوێنە دێتەوە ئاگادار بن. ئەوەکو معلوماتێک حەزم کرد لەلاتان بێ لەم لایڤە تایبەتەیە کە تایبەتمەند بە سەراحەت بە ضرورە بزانی بۆیان بکەمەوە و دڵنیاشم بەڕێزێکی زۆر پرسیارمان لێکە ئەڵێ بۆ ڤیدیۆت لەسەر شێوازی پڕکردنەوەی ئەو فۆرمە تایبەتی کە لە زانکۆی پۆلیتەکنیکە ئاکتیڤ کراوە بۆ تەڵەبە کە لە ڕێگەی ئۆنلاینەوە تەقدیم بکات. طبعا هەندێک وردەکاری هەبوو پێویستمان بەوەیە تەواوی دڵنیا ببینەوە تاوەکو فۆرمەکە بەڕێک و پێچی بەبێ کێشە بۆتان ڕوون بکەینەوە ئینشاءالله هەوڵەدەین ئیشی لەسەر بکەین بە پشتیوانی خۆی گەورە هەتاکو سبەینێ ئەگەر ئینشاءالله ئەو کێشانی لەبەردەستمانە بووە حەل بێت. و یەک شتی دیکەش بەڕاستی زۆر زۆر کێشەمان کە هەیە لەگەڵیا تکایە پرسیاری دووبارە زۆر زۆر مەنووسن، ینی بەڕاستی مافی زۆربەی تەڵەبەکان نەخورێت لەبەرەوەی ناتوانین وەکو پێویست وەڵامی هەمووتان بدەینەوە، بۆیە تکامان وایە ئینشاءالله ئەوە بێت کە بتوانن چۆن ئەڵێیت وەڵامی هەموو پرسیارەکان بدەینەوە ئینشاءالله. باشە ئێستا دەست پێکەین لە پرسیارەکانمان لە سەرەتاوە. کوردستان خان، ئاێستا حەکیم، کاکە هاوبەش، ئەستێرە سالار، هەریار قوبات، کۆمار دەلیل، بەیبی، ئەوان هەمویان سڵاویان ناردووە، ئێمەشڵێن سڵاو لە بەڕێستان، دەستان خۆش بێ کە لەگەڵمانان. کاکە هەریار دەپرسێمە وساکەی فۆرمی دابەزاندن دائەنرێت. ئەزیزانم هەستەکەم وەزارەت زیاتر چاوەڕێی ئەوەیەی بەشێک لە قوتابیان بتوانن خۆیان با بڵێن تۆمار بکەن، دوای تۆمارکردنەکەی ئینشاءالله ئەمجا ئەوە بێت کە بتوانن دابەزاندنەکە ئاکتیڤ بکەن. تا ئێستاکانە ئەو حاڵەتەکەمە تەڵەبێکم با بڵێن تەقدیمی کردووە، بۆیە ینی ماوەکە دەبێت بڵە و هەتا شەهادەشت حازرەکەن تەوەقعەکەم لە شەمە یەکشەمە ئینشاءالله ئاکتیڤ ببێت. ئاستا حکیمەڵێ نرخی پارالێلی چارەسەری سروشتی چەندە؟ 1,350,000 پاش داشکاندن، بەبێ داشکاندن 2,5 ملیۆن. خاتوتەلارە پرسێ ئەگەر لە بایۆلۆجی پەروەردە ئەوائیل بیت بەرز ئەکریتەوە؟ نەخێر بەرز ناکریتەوە بەڕێزەکەم، بەرز ناکریتەوە. دەشتی حەسەنە پرسێ مامۆستا لە هەڵەبجە ناوم هاتوتەوە چی بکەم؟ پێی بڕۆم داخلی معاملات بکەم؟ بەڕێزەکەم ئەوەنەی من ئاگادار بم لە سنووری هەولێرە خۆتۆمارکردن دەستی پێ کردووە، ئەتوانیت بڕۆیت، بەڵام لە سنووری سلێمانی ئەگەر هەڵم لەبەر باکۆت و ئەو بابەتانە ئەگەر شەهادە و شادەی پۆلی 12 و فەحسی چاو و با بڵێن گروپی خوێن و ئەو وەردەکاریانە یەکلایی کردوتەوە، ئەوە ئەتوانی سەردانیان بکەی بەشکەم ئینشاءالله بتوانیت ئیشکارەکانت تەواو بکەیت. محەممەد ستارە پرسێ مامۆستا گیان چۆنی؟ زۆر سپاس
سەلامەتی ئێوە هیوامانە لە نیتۆرک بەشی ئینفۆرماتیک ناوم هاتووە بەڕاتەوە بەشێکی چۆنە بۆ داهاتوو هەلی کاری زۆرە وەڵای نیتۆرگێکێکە لە بەشانی کە ئەتوانی ئیسفادەی لێ بکەی لە شەبکاتی ئەنتەرنێت و ئەو بابەتانەیە وەکو ئیشوکار ئەکەوێتە سەر توانای خۆت و زیرەکی خۆت بەڵام بە قەناعەتی من ئیشی خراپ نییە بەڵێ ڕاوێژ حەمەدەمین ئەڵێ مامۆستا بەشی زەوی و نەوت داهاتووی هەیە وەڵای بەڕێزم بەشی زەوی و نەوت لە هەموو وڵاتێکە شەڕە لەسەری تەنها لە وڵاتی ئەمەیە خەڵک خۆی لێ دوور دەکاتەوە لەبەر ئەوەی کێشەکە لەوەیە کە احتیماماتی تەواو بە اختصاسەکان نادرێت ینی بۆ نمونە کەسێک لە ناو ئیشەکە پەیوەندیەکی بۆ اختصاسەوە نییە وازەحە بۆیە یانی ئەگەر نابەشێکی زۆر زۆر باشە زۆر زۆرشی سوال دەکە هەر لە نەوت نا لە سامانی ژێرزەوی ئاو باڵین کارزاکانی تر و هەموو بابەتەکانی تر ئەتوانی ئیسفادە بکەیت هەریات خوبات جارێکدا پرسێت ئایا توانم بەڕاستە و خۆ فۆرم پێشکەش بکەم لە زانکۆی گەرمیان بەشی یاسا 0.8 دەرەجە زیاترە لەوەی خۆم عەزیزم بۆ معلوماتی جەنابتان وەکو لە سەرەتای لایڤەکەشا کە باسمان کرد لینک تەنها بۆ ئەو کەسانە ئاکتیڤ کراوەتەوە کە سکاڵایان هەیە یاخود سکاڵاکە چیە ناوێن لە هیچ شوێنێک نەهاتۆتەوە سکاڵاکە ئەوەیە تەنها بۆ ئەوانە لینک کراوەتەوە فۆرمی ڕاستەوخۆنی ئەمساڵ وەکو فۆرم ئەوە قسەی وەزارەتە ئەڵێ وەکو فۆرم تەوزیع ناکەین تەنها ئەوانەی ناوێن لە هیچ شوێنێک نهاتۆتەوە ڕێگەیان پێدەین جارێکی تر با بڵێن حازر بنەوە و با بڵێن یەک بەشێک ئەتوانن هەڵبژێرن بۆ هیچنەوە وەربژێن و داوامی خۆیان تیا بکەن واتە بە شێوەی ڕاستەخۆ بە هیچ شێوەیەک ئەو بەشانە ناگرێتەوە کە کورسیان پڕ بۆتەوە وا دەرەجەش دانابەزێنن ڕاژان مەحموود دەڵێ مامۆستا پەرستاری سلێمانی یان پرۆگرامسازی ڕاپەڕین باشترە وەڵڵاهی من وەکو خۆم پرۆگرامسازیەکەم پێ باشترە جۆزیف ئەڵێ سڵاو ئایتی لە تەکنیکی سۆران بەرزبوونەوەی هەیە بەڕێزم لە پەیمانگەی تەکنیکی سۆران دوای 2 ساڵەکە ئەگەر یەکەم بیت یا دووەم یا سێ معدل لەسەری 80 بێ ئەیستەوە کۆلێژی تەکنیکی ئەندازیاری بەشی سیستمی زانیاری ئەگەر نا بە سیستمی پۆلیتەکنیک معدلت لە 70 کەمتر نەبێ و بەسەرەوە بێت سەرێ بەرزتر بێ باشترە ئەوە ئەتوانیت بستە ئەوێ و خوێندنی خۆت بکەیت ئینشاءالله کوردستان سڵاو کاکسۆزکەی داوام دەست پێ دەکات بەڕێزەکەم هەر کاتێ تەڵەبە ئیشوکاری تەواو کرد تەوەقعەکەم لە یەکیدا لە پێنجیدا لەو دەورانە ئینشاءالله دەوام دەست پێ بکات بلاگە پرسێ مامۆستا سڵاو مامۆستا بەشی ژمێریاری زانکۆی سلێمانی باشیان پەرستاری ئێوارانی کوێیە وەڵڵاهی بەڕێزەکەم بۆ ژمێریاری من ناڵێم بەشێ خراپە بەڵام ماندووبوونی گەلێ زۆرە ئیشیش تۆزێ بە زەحمەت پێیاوێت لە بکاتێ لەبەر خەڵکانیش تریشەیە کە ژمێریاریش نییە ئەتوانێت ئیشی ژمێریارەکە بکات بۆیە قەناعەتم وایە پەرستارەکە باشتر بێت بەڵێ مامۆستا کەفالە چۆنە ئەتوانی باسی بکەی سوپاس کاکە هاوبەشگیان کەفالە مامۆستایەک یا فەرمانبەرێک هەر کەسێک جگەر لە پۆلیس ئاسایش پێشمەرگە ئەو سلکی ئاسکەریە نا ئەوەم پۆلیسیش کێشە نیە بەڵام ئەوە نەی بزانم ئاسایش و پێشمەرگە ناتوان ببنە کەفیل باقیەکەی تر بۆ نمونە من لە فەرمانگەیەک لە فەرمانەکانی حکومەتی هەرێمە دەوامەکەم لە دائیرەکەی خۆمەوە پشتگیریەکەم بۆ ئەنووسرێت ئەڵێت ئەم بەڕێزە ڕاتبی ئەوەندەیە لە لای ئێمە دەوامەکە لەسەر دەوامی خۆی بەردەوامە لەسەر داواکاری خۆی ئەم پشتگیریەمان پێدا باشە ئەو کاتە یا ئەچێتە کاتب عەدل یاخود ئەچێت لە بەشی یاسایی ئەو شوێنەی کە ناوی لێ هاتوتەوە ئەو پەیمانگایە ئەو کۆلێژێک کە ناوی لێ هاتوتەوە دەوێت تەعهد دەکەنووسێ ئەڵێ من بەڵێ نەدەم کە ئەبم بە کەفیلی قوتابی فڵانی کوڕی فڵان هەر کاتێک هەر کێشەیەکی بوو یان با بڵێن لە ڕووی داراییەوە زەرێکی بە زانکۆگەیان ئەگەر پارەکەی نەدا ئەوە من با بڵێن پارەی ئەو شتادەم ئەو مۆزوعی کەفالەتە وازەحە چۆن یانی کەفالەت
شتێکی زۆر زۆر طبیعیە و هەموو کەسیش ئەتوانێت بیکات وەکوتم تەنها ئەوە نەبێت کە شورتە ئەفەن ئاسایش یان پێشمەرگە بێت کەفالەت هەر ئەوەندانەیە باشە بەڕێزەکەم ئەتوانین لە کاتبعادی بیکە ئەتوانین لە بەشی یاسایی شوێنەکە ئەگەر هەیبێت بیکەیت باشان محمود پرۆگرام سازی داهاتووی چۆنە وەڵا داهاتووی دەرەجەیەکە ئەگەر بۆ خۆ زیرەک بیتیایەوە هەر زۆر زۆر باشە ئیمانخان لە سڵاو چی بکەین لەکوێوە دەست بە معاملات بکەین و کەی دابەزاندن و ئەو شتانە بکەین بەڕێزم زۆربەی قوتابخانەکان تەنها ناوت لەکوێ گەڕاوەتەوە لە مۆبایلەکە تا ڕستمێکت گرتۆ پێیان پیشانە دەی ئەوە بڕوانامەی پۆلی 12 بۆ ئامادەکەن و ئەچی لە تەربیە تەصدیقەکەیت و ئامادە ئەبێت دوای ئەوە فەحسی چاو گروپی خوێن ئامادە ئەەکەی و پاشان کەفیلێک وەکو پێش لەسە باسمان کرد کەسێک ئەوێ بە کەفیلت لە شوێنەکەی خۆیەوە پژگیرێکی بۆ ئەەکەن زایان ڕاستەوخۆ بۆ ئەو پەیمانگە و بەشێک کە ناوت لێ هاتوتەوە لە بەشی یاسایی لەوێ ئەیکەیت یا ئەوەتانی ئەچیتە کاتب عەدل ئەبیتە کەفیلی کەسەکە ئەمانەت کە هەمووی ئامادە کرد کارتی زانیاری کارتی نیشتیمانی ئەگەر هەدوێ ئەگەر نا نفوس و بتاقی بەیاوە ئەو شتانت ئامادەکەی ڕسمێک و لە ڕۆژی پێنجشەم چکە سبەینە دەوام نییە لە ڕۆژی پێنجشەمیان ڕۆژ یەکشەم ئەتوانی وچی تەقدیماتی خۆت بکەیت و ناوی خۆت تۆمارکی لەو بەشەی کە ناوت هاتۆتەوە بۆ مەوزوعی دابەزاندنیش کە بووی بە تەڵەبەی شوێنەکە ناوت لە هەر شوێنە هاتووە گرینگە خۆت بکەی بە قوتابی و ناوی خۆت تۆمار بکەیت لە پاش ئەوە چاوەڕێی لینکی دابەزاندنەکەی کە تەوەقوعەکەین لە پێنجشەم یاخود لە یەکشەم و ئەوانە ئینشاڵڵا ئاکتیڤ ببێت ئەو کاتە بەڕێزت ئەتوانیت هەر بە ڕێگەی سایتی ڕێگەی زانکۆ واتە بە ڕێگەی زانکۆ لاینەوە بەشی باسنەوە دابەزینمان هەیە یان گۆڕینی شوێن و دابەزینمان هەیە ئەو کاتە بەڕێز دەتوانیت دابەزاندنەکە بکەیت ئینشاءڵڵا تەلارە برسێ بایۆلۆجی پەروەردە بەشێکی باشە بەڵێ وەکو مامۆسای بایۆلۆجی ئیشەکەیت و بەشێکی باشە و هەندێک کەسیش ئەگەر زیرەک بن کە هەرچەندێ ناقانونیە بەڵام ئەتوان لە مختبەرەکان ئیشکەن کە من پێم باش نییە ئەو شتە بکرێت بەڵام هەندێک کەسێ ئەیکات ئەوە حۆرەتی خۆیەتی هەر کەسێک و بڕیار و قەرارات دەستی خۆیەتی و زەمیری خۆی قەراردا بەڵام بەشێکی باشە و ئەتوانێت وەکو مامۆستایی ئیش بکەی خەراب نییە ساراخان دیارە کۆمنتەکەی ڕەش کردێتەوە کاکە محەممەدە برسێت سلام علیکم کاک سرود من لە زانکۆی سەلاحەدین کۆلێژی پەروەردە بەشی زمانی ئینگلیزی ئایا بەشی چۆنە و هەریکاری چۆنە وعلیکم السلام ورحمة الله وبركاته کاکە محەممەد جان طبعا پەروەردە بەشی زمانی ئینگلیزی بەشێکی زۆر زۆر باشە ئەبی بە مامۆستای ئینگلیزی ئەتوانی دەستی خصوصی ئینگلیزی بڵیتەوە لە غەیری ئەوانش ئەتوانی دەوراتی ئینگلیزی بڵیتەوە ئەگە بۆ خۆت زیرەک وەکو متەرجمێک ئیش بکەیت و هەریکاریش ئەکرێتە سەر خۆت تا چەند توانات هەیە بە شێوازێکی باش ئیش و کارەکانت جێبەجێ بکەیت بەبێ ئەڵێ ئەتوانی بەشەکەت بگۆڕی بۆ بەشێکی کە گەر کورسی بەتاڵ مابێت و دەرەجەکەی تۆش تەنها 6 پۆینتی کەم بێت بۆ نمونە نمرەی من 76 پۆینت سێ بەڵام لە یاسای گەرمیان 76.9 وەژیان نابڕێزەکەم بەدابەزاندن ناتوانێت ئەو شتە بکەی بەداخەوە کۆ نمرەدا نابەزێنرێت بەڵکو با بڵێن بۆ دابەزاندن ئەوەیە ئەبێ کۆنمرەکەت شمولی ئەو بەشە بکە کە داوایەکی دابەزاندنی بۆ بکەیت دەستان خۆش بێ پرسیارە دووبارەکانتان ڕەش کردوتەوە بەڕاستی زۆر زۆر بردممە ئیشێکی زۆر زۆر باشتان کرد و سپاستانەکەم بەڕاستی دەستان خۆش بێ زۆر سپاس سڵاو ئایتی لە تەکنیکی سۆران بەرزبوونەوەی هەیە کاکەی جۆزیف وەڵاماندایەوەتمان بەڵێ هەیەی دوای 2 ساڵەکە بەڵێ هەیەی کاکە ڕاوێژ ئەڵێ تاکەی مەجالە ئەزیزەکەم عادەتەن هەفتەیەک بۆ دەڕۆژ مەجالە بۆ تەڵەبە ناوی خۆی تۆمار بکات بەڵام چەندێک زووتر بیکەی بۆ خۆت باشترە کوردستان سڵاو کاک سرود بەشی تۆڕی کۆمپیوتەر پاراستنی زانیاری ئەگرێ بەشێکی چۆنە وەڵاهی هەر بەشێک ئایتی بێت گرنگی خۆی هەیە و بەشێکی زۆر زۆر باشە و ئەتوانی سوودی لێ ببینی بێ زەحمەت 86.2 هێنایە بسمە چ بەشێک باشە وەڵای بەڕێزەکەم ئەوە دەبێت خۆت یەکلایی بکەیتەوە ناوت لەکوێ هاتۆتەوە ئەدێ دابەزاندن بۆ چۆ بکەیت
ئایا دەرەجەکەت بۆ ئەو بەشێک ئەتەوێت دابەزاندن بکەیت باشە یان نا. بۆیە زۆر زۆر گرنگە خۆت یەکلایی بکەیتەوە و بەشێک دیاری بکەیت تاوەکو پێت بڵێن ئایا ئەو بەشە باشە یان نا، چکە بەش زۆرە بۆ کۆنمرێ وەربژیرێت. تکایە زانکۆی شەقڵاو معاملات بە بەشی ئینگلیزی ئۆنلاینە. بەڕێزم ئەو سەر بە زانکۆی سەلاحەدینەوە بەڵێ ئەوی ژۆرەکەی ئۆنلاینەوە ئەیکات. لە زانکۆی سەلاحەدین زمانی ئینگلیزی ئەوە چەندی وەرگرتووە، بەخوایە دەرەجەم لەلا نییە لەبەرەوەی هێشتا لینک ئاکتیڤ نەبووە تاوەکو لێوەی وەربگرم دەقیق نازانم. ئەگەر هەڵە نەبنە دەوروبەری 78 و ئەوانەیە نزیک 79 شتێکی وایە ئەگەر هەڵە نەبوون ئەنی دەوروبەری 80 بە دەقیقتر ئەگەر بڵێم، بەڵام وابزانم ناگاتە 80 شتێک کەمترە. باشە بەڕێزم، ئەوانە هەموو پرسیاری دووبارەیە کە داوامان کرد و پرسیاری دووبارە نەکەن بەداخەوە. ڕۆلێکس سەڵێ مامۆستا ڤێتەرنەری یان ئەندازیاری کیمیا؟ من ڤێتەرنەریم پێ باشترە. مامۆستا ئایا ڕاستە دەڵێن ئێستا سەندیکا هەویە ناداتە کەس و ناتوانێت سەیدەلەی سەربەخۆ دابنێن؟ ئایا ڕاستە؟ بەڕێزەکەم ئەگەر بۆ مەعهەدت مەبەستە هیچ کاتێک ناتوانانی سەیدەلێ دابنێ، بەڵام وەکو کۆلێژ شتی وام نەبیستووە. مافی خۆتەوە ئۆتۆماتیک سەیدەلەی خۆت دابنێیت و تۆ کە تەخەڕوجەکەی دکتۆری ئیتر سەندیکا ناتوانێت ئەو ڕێگایت لێ بگرێت. ئەوانە هەمووی پرسیاری دووبارەن. پرسیاری دووبارەیە. کورسا دەڵێ پەیمانگەی پەرستانی یان دەرمانسازی باشترە؟ بێگومان دەرمانسازی باشترە. کوردستان کاکسرود ئەگەر لە بەشی علوم کۆمپیوتەر بیتە یەکەم پارێزگا، بەرزەکەتەوە بۆ ڕێهەمسازی بە پارێزگا ئەبێت لەسەر چەند بەش بێتن؟ بەڕێزم ئەگەر هەڵەمان بڵێ علوم کۆمپیوتەر لەسەر ئاتی پارێزگا ئەگەر هەولێر حساب بکەین لەسەر 3 زانکۆ هەولێر، کۆیە، سۆران دەبێت یەکەم بێنیت بۆ ئەوەی بچیتەوە پرۆگرام سازی. ئەو دەبێت لەسەر ئاتی پارێزگاش بێت. لاون 11 پرسیارەکانی دووبارەیە. زینەخان دووبارەیە، جۆزی دووبارەیە، کاکە سالار دووبارەیە. وتمان بەڵێ زانکۆی سەلاحەدینیش بە ئۆنلاین ئەیکا ئەتوانی لێەوە تەقدیم بکەیت. ڕاستە هەتا تاعین نەبی ناتوانین لە بەشی سەیدەلە شەهادەت بەکرێ بدەیت؟ شتیوان نەزانیوە هەتا تاعین نەبیت ناتوانین شەهادەت بەکرێ بدەیت. بەڵام من هەموو کات دژی بەکرێدانی شەهادەم لەبەر ئەوەی ئەو بەڕێزەی کە شەهادەکەی تۆ بەکاردێنێت هەر دەرمانێکی غەڵەت هەر عیلاجێکی غەڵەت بە هەر کەسێک بدا بەقەد ئەو کەسە تایە تاوانباری، چونکە تۆ بوویتەتە سەبەب ڕێگەپێدانی ئەو دەرمانە خراپانە. دەرمانی خراپ بفرۆشێ، ئەکسپایر بفرۆشێ، غەدر لای خەڵک بکات، پارەی دینارێکی حەرام بێتە گیرفانیەوە، تۆ بەشداری لەگەڵ یا ئاگادار بن. نەرچوانی بەشی کلینیکال سایکۆلۆژی پیشەیان چیە لە داهاتوودا؟ بەڕێزەکەم ئەبنە ئەندامی سەندیکای پزیشکانی کوردستان، بەڵام ئەوە عیادەش ئەتوانن دابێنن وەکو دەرونی، بەڵام ناتوانن بە هیچ شێوەیەک دەرمان دابنن. ئەبێت لەژێر چاودێری دکتۆرێکی طبعامی ئیخسایی دەرونیا بن، ئەوان بۆیان نییە دەرمان بدەن، بەڵام هەموو ئیشێکی تری دکتۆری دەرونی ئەکەن. باشە بەڕێزەکەم. ئەوانە دووبارەن. باراوە ئیسلام ئەڵێ ئەزیەت نەبێت کەمترین کۆنمرەی وەرگیراو لە بەشی دەرمانسازی چەند بوو لە پەیمانگەی تەکنیکی هەولێر؟ بەڕێزەکەم 85 پۆینت شتێک بۆ زانکۆڵاین، پارالێلی تەقریبەن 83، ئێوارانیشی 79 تەقریبەن.
مامۆستا دەمەوێت بچمە پزیشکی دەرمانسازی، بەڵام زۆر کەس دەڵێن ئیشەکە زۆر بووە و بەرتەسک بوویتەوە و خەریجیشی زۆرە. وەڵاهی بۆ توبعام و بۆ ئەسنان ئەو قسەی ڕاستە، بەڵام بۆ سەیدەلیا من لەگەڵ ئەو قسەیە نیم بەڕێزەکەم. سەیدەلیا ئیشی خۆی هەر هەبووە و هەر ئەشبێت. واللهی ئەوە تۆ هەر تەڵەبەیەک کە پێویستی بە قسم داخلیکە دەبێت بۆی دابش بکرێتەوە، هیچ مەجالیتیان نییە شکە ناکرێت، بەڵام ئیتر چەند زووتر بڕۆی بۆ خۆت شوێنێکی باشتر و خاوێنتر و بەدڵ خۆت چەند برادێک کۆبیتەوە خۆشترە لەوەی بەناوایشی تر بێت. سڵاو ئایتی لە تەکنیکی سۆران بەرزبوونەوەی هەیە وەڵامماندایەوە. عەبدوڵڵا جەواد دەڵێ بەشە ناوخۆی شەقڵاوە تا کوچبەرێک ئەمێنێ وەڵامماندایەوە. ئەوانە دووبارە هەر هەمووی مامۆستا زانکۆی پۆلیتەکنیک بەشی کارەبا باشترە یان پەروەردە فیزیا؟ واللهی ئەو پرسیارە تۆزێ قورسە. ئەگەر ئەندازیارەکەی بێ کارەبا باشترە، ئەگەر مەعهەدەکەشی بێت قەناعەتم هەر لە پەروەردە فیزیا باشتر بێت. ئەوانە دووبارە هەر هەمووی مامۆستاخواوانەی کۆمنتی دووبارە دەنووسنەوە بلۆشیان بکە حەقی کەسی دیکەش دەخوا. وەڵا خەر بەڕێزم ناکرێ من بلۆشیان کەم، هیوادارم خۆیان ینی بیر لەوە بکەنەوە کە مافی خەڵکی دیکە خۆنەوە لە سەرەتای ئەوە کەشاوتمانە بۆ ئەوەی ینی چۆن ئەڵێیت بتوانین وەڵامی هەموو پرسیارەکان بدەینەوە، بەڵام بەداخەوەی تر هەیە زیاتر پرسیارەکە و دووبارەیە کاتەوە یا ئەوەتانی ژووی لێ نابێت کە ئێمە وەڵامی ئەدەینەوە یان پەلەیەتی ئێوە وەڵامی بدەینەوە بەداخەوە ئێمە وەڵامی هەموو پرسیارەکان دێنەوە، بەڵام کاتمان پێویستە بەڕێزێک لە یەک کاتە لەوانەیە 10 نەفەر پرسیار بنێرن بە چەند چرکێک بگاتە ئێمە، بەڵام ئێمە بۆ پرسیارێک 3 دقەمان پێویستە. بۆیە لێرەشەوە لەسەر قسەی بەڕێزیشت داوایان لێکەین کە ئەوەنە پرسیاری دووبارە نەنووسنەوە وەڵامی هەمویانە دێنەوە ئینشاءالله. چارەسەری سروشتی پۆلیتەکنیکی بەرزبوونەوەی هەیە بۆ تۆبعام مای هۆپ ئەو پرسیاری کردەوە بەڕێزەکەم. ئەم ساڵ کتاب کرا تەڵەبەیەکمان ئەگەر هەڵە نەبم ئیشوکارەکانی تا ڕادەیەکی باشچوو بە پێشەوە لە نزیکی ئەوەیە بوو وەربژێت، بەڵام دڵنیام بۆ ساڵی داهاتوو ئینشاءالله وەرەژێت بە پشتیوانی خوای گەورە، چونکە ئیشی لەسەر کراوە و ئەیانەوێت وەکو کولیەی شیکاری ئەویش بتوانێت بچێتەوە تۆبعام. ئەوایلی هەندەسی میکانیک دەستنەوە چی بەشێک ناسنەوە هیچ شێک لە جێگەی خۆیان ئەمێننەوە بەبێ هیچ گۆڕانکاریەک. هەریاخۆڵە مامۆستا ئەگەر دابەزاندن بکەم ئەتوانم بە سەر و ڕیزبەندیەکە پڕی بکەمەوە؟ ئەمەوێت بچمە بەشی یاسا خۆم لە ڕیزبەندی 15 ناوم هاتۆتەوە، ئەو یاسایەی ئەمەوێ لە ڕیزبەندی 8 بەڕێزم کاتێک کە تۆ لە ڕیزبەندی 8 نووسیەوە و لە ڕیزبەندی 15 ناودادەکەواتە کۆنمرەکەت وەرناگیرێت. باشە بەڕێزەکەم کە کۆنمرەت وەرناگیرێت چۆن ناتوانین دابەزاندنی بۆ بکەیت؟ ناتوانین دابەزاندنی بۆ بکەیت. ئەسڵی ئیشەکە ئەوەیە، ینی ئەسڵی ئیشەکە ئەوەیە کە بەڕێزت ناتوانانی دابەزاندن بۆ بەشێ بکەیت کە کۆنمرەکەت وەرنەگیراوە، بەڵام ئەگەر بتوێت بە پارالێل بێت لە ڕیزبەندەکە نووسی بێت یان نەنووسی بێت هیچ کێشەیەکی نییە. گرنگ ئەوەیە کۆنمرەکەت ئەسڵی ئیشی دابەزاندن ئەوەیە کۆنمرەکەت وەرگیرا بێت. باشە بەڕێزەکەم وتمان ئۆنلاینە بەڵێ سایە ئەپرسێ مامۆستا لە کەلار بەشی مامۆستایی کیمیا ناوم هاتۆتەوە، خۆم لە 3 سادقم و دەرەجەم 73.4 ئەمەوێت دایبەزێنم بۆ سلێمانی چ بەشێکی باش هەیە وەرم بگرێت؟ بەڕێزەکەم لەم لەحزای لەبەری دەرزەکانمان لەبەردەست نییە، کاتێک دابەزاندنیش ئەکرێتەوە هەر بەشێک ئەتوێ هەڵبژێری پێدەڵی کۆنمرەکەت شمولی ئەکا یاننا، ئەو کاتە بەڕێزت ئەتوانی لە ڕێگەی کەناڵەوە لە ئینستاگرامەکەمانەوە ئەو بەشانێک کە شمولی جەناب دەکات
پێمان بڵێیت ئەو بەشانە شمول مەکە تاوەکو بەشێکی باشت بۆ دیاریکەین ئێمە نازانین بەڕێزت حەز و خولیا و ئارەزوت لەگەڵ چ بەشێکایە زائیدەن ئەوەی کە ئێمە هەندێک بەشێ ڕەنگە پێمان باش بێ بەڕێزت دڵت پێی خۆش نەبێ بۆیە وا باشترە کاتێک لینکی دابەزانن ئەکتیڤ بوو چەند بەشێک دیاریکی تاوەکو باشترین یارمەتی بدەین و پێت بڵێین کامەیان باشە مەبەست لە معدەلی پۆلی 12 یان هی کۆلێژەکە مەعهەدی مەبەستمان لە پەیمانگاکەیە ئاگدار بە چکە سۆران پەیمانگەی و کۆلێژ نییە 2 ساڵە ئاگدار بە تەکنیکی سۆران هەمووی 2 ساڵەیە هەمووی پەیمانگەیە 2 ساڵە خوێنیت ئەبێ ئەو 2 ساڵە معدلت لە 80 کەمتر نەبێت تاوەکو یەکەم و دووەم و سێم بیت بۆ ئەوەی بتوانیت با بڵێن بە ئەوایلی بستەوە سیستمی زانیاری ئەگەر نا وتمان معدل لە 70 کەمتر نەبێت ئەوە مەبەستمان لەوەیە لە هەردوو ساڵەکەیە لە معهد ناوی معدلی کەمتر بێت لە 70 بۆی بتوانین بستە منافەسەکەوە لەم کۆمپیوتەر بەشێکی زۆریش باشە بەڕێزم ڕۆلەکس ناتوان بڵێم خاتونیان برا بەڵام تکایە ئەگەر وشەکانیش بکرێت جوان هەڵبژێردرێت سپاس دەکەین چکە با دڵی کەسمان لێ عاجز نەبێت ئینشاءڵڵا هەمویان لە داهاتووە بیر لەوەکەنەوە کە پرسیاری دووبارە نەنووسرێتەوە زانکۆی گەرمیان تا ئێستاکانە لە حکومەتی عێراقیەوە بە تەواوەتی ئەترافی پێ نەکراوە ئاسوودە ئەڵێ مامۆستا من ئەمەوەیە بچمە مەعهەدی ئایتی کەلال باشە و ئایا ئەگەر یەکەم بین بەرز ئەکرێتەوە طبعا ئایتی یەکێکە لەو بەشانی من خۆم زۆر حەز دەکەم تەڵەبە ڕووی لێ بکات و بەڵێ ئەگەر ئەوەش بێت لە ئەوائلەکان بین یەکەم و دووەم و سێم ئەستەوە ئینفۆرماتیکی سلێمانی ئەگەر هەڵە نەبم بەشی ئایتی و ئەگەر نا معدل لەسەروی هەفتاوە بێ بە سیستمی پۆلیتەکنیک بە پارالێل ئەتوانیت بچیتەوە ئازاد دەوس ئەڵێ سڵاو مامۆستا من ناوم لە تەربیە عەرەبی هاتووەتەوە دەمەوێت گۆڕم 73.3 مەیە چ بکەم باشە بەڕێزەکەم یەکەم شت خۆ دەکەیتە قوتابی لە پەروەردەی بنەڕەت زمانی عەرەبی دوایی چاوەڕێی لینکی دابەزاندنەکەی کە لینکی دابەزاندن کارا بوو بەڕێزت ئەتوانیت ئەو بەشانی کە شملی جەناب دەکا دانەیەکیان هەڵبژێریت بۆ ئەوەی بتوانی دابەزاندنی بۆ بکەیت کە بە دڵی خۆتە ڕێبوار ڕازانی ئەڵێ مامۆستا زانکۆی پۆلیتەکنیک بەشی کارەبا باشترە پەروەردە فیزیا وتمان کارەباکە باشترە ئەوانە پرسیاری دووبارەن باران ئەڵێ کەی مەعامەلە لە زانکۆی سلێمانی دەست پێ ئەکات بەڕێزم وەڵڵای لەبەر بایکۆت دیار نییە سلێمانی پێشوازی لە زۆر کەس کرد بەڵام وەکو زیاتر ئیسپێسار و شێوازی وردەکاری و ئاسانکاری کردبوو تا ئێستاکانەگە هەڵە نەبم دەستی پێ نەکردووە بسامە بابەکی ئەڵێ ناوم لە زانکۆی سۆران هاتیتەوە چ بکەم لە بۆ مەعامەلات بەس بە خۆم خەڵکی هەولێرم ئەزیزەکەم لە زانکۆی سۆران ئەگەر ناوت هاتووەتەوە ئەتوانی شەهادەت شادەی پۆلی 12 فاسی چاوت گروپی خوێنت فاسی خوێنت بکەیت کەفیلێک ئامادە بکەیت کارتی زانیاری یان کارتی نیشتیمانی ئەگەر نیتە نفوس و جنسیە و ئەوانە هەر هەمووی ڕەسم لەگەڵ خۆتە ئامادەکەی ڕاستی نازانم ئایا سۆران بە ئۆنلاین ئەیکا یاخۆ دەبێت سەردانی شوێنەکە بکەیت بەڵام بەرحاڵ ئەو شتانت ئامادەکە ئەگەر بە ئۆنلاین بوو لە ئۆنلاینەوە ئەگەر نا ئەتوانی بەڕێزت بە شێوازێکی تر ینی مەبەستم لە شێوازی ترەوەی کە سەردانیان بکەیت و لەوێ پڕی بکەیتەوە ئاسوودە خانەڵێ هەر جواب بدرێنەوە بۆچی کۆمنتی دووبارە ئەنووسن
والله ئەکید بن لەوەی ئەگەر ئەو هەموو کۆمێتە دووبارەی نەبێت زیاتر ئەتوانین وەڵام بدەینەوە چکۆ زۆر جار ینی هەر پرسیارمان لێ ئەبا بەڕاستی ئەوانەمان جواب داوەتەوە. ئەیلول عەلی ئەڵێ سڵاو بێ زەحمەت ئەگەر بمێ بچمە ئەهلی پێویست دەکات مامەڵەی ئەو بەشە بکەم کە لە زانکۆڵای ناوم لێ هاتووەتەوە یان هیماری تۆم تەنها مامەڵەی زانکۆ ئەلیەکەم بکەم بەڕێزەکەم ئەگەر پەیوەندی نەکەی ئەوە دوای ماوەیەک تەقدیمقەی دەکرێت و بەڕێکری هیچ مشکلێکت بۆ دروست ناکەم ئەگەر لە مستەقبەلا بتێ بگەڕێیتەوە تۆزە معاملاتی ئیزعاجە و ئەو بابەتانە ئەگەر نا ئەتوانێت بچی تەقدیم بکەیت ئیشکارەکانت دیکەی بە ئیجازە دوای ئەوەی کە ئەستە ئەهلی ئەگەر زانیت ئەهلەکەت باشترە و خۆشترە ئەتوانێت دەرچیت ئەو کاتە بێیت لە کولیەکە سەحبی ئەوراقی خۆت بکەیتەوە. ئێستا ئەوەتانی لە ئەنجامی ئەو بازدانە کۆمەڵی پرسیارمان لێ ڕۆی بەداخەوە ئیسماعیل هیوا مەلاڵێ ئوستاز هەتا ماوەی چەند دەتوانی بەش دابەزێنی بەڕێزم کە کارا بێ عادەتەن هەفتەیەک بۆ دەڕۆژ بەردەوامە بێت. تەکنۆلۆژیای کەرەستە بیناکاری یان پەیمانگەی پەرستاری پەیمانگەی پەرستاری سڵام مامۆستاگیان بێ زەحمەت ئەو بابەتە چۆنە کە ئەوائیلەکان ئەبنەوە بە مامۆستای جامیعە ڕاستەوخۆ نابن بە مامۆستای جامیعە ئەبن بە معید واتە یاریدەدەری مامۆستا کاتێ مامۆستا لە با بڵێن قاعەی خوێندنە بابەتەکان شەرحەکە دەرست بۆ شەرحەکە لە قاعەی عەمەلیە ئەو مامۆستا بەڕێزە کە پێر ئەوترێ معید هەڵەسن بە ئامادەکاری و چۆنەڵی ئامادەکردنی بابەتەکان و وردەکاریەکان پێش ئەوەی مامۆستاکە با بڵێن ئەوە بکات دەرسەکان حازر بکات ئەوە ئەوائیل بوو ساڵانی پێشووە بوو تەعینەوەیتەوە بەڵام بەداخەوە ئەوە نزیکەی 5 ساڵە ئەو شتەش نەماوە. ئەوە لە میانخان بوو خونچێک ئەڵێ تەکنۆلۆژیای کەرەستە بیناکاری یان پەرستاری وتمان پەرستاری کەوسەر حاجی ئەڵێ هەتاکی دەتوانین تەقدیم بکەین لە کۆلێژ و مەعهەدەکان هەفتەیەک بۆ دەڕۆژن لە پێشە تاوەکو بە کورتەکەی تا پێش یەکیدا ئەتوانیت معاملاتی خۆت بکەیت. ئەوانمان جواب داوەتەوە کاکە قوساممان جواب دایەوە. زانستی سیاسەکان بەشی چۆنە داهاتووی هەیە وەڵی زانستە سیاسەکان بۆ کەسێکی سیاسی لەناو سیاسەتا بێ بەشێکی زۆر زۆر باشە ئەبیت بە شیکەرەوەی سیاسی و ئەو بابەتانە یان لە بوارە سیاسەکان و ڕامیارەکانە ئەتوانی بەشداری بکەیت. ئەو سۆزان ئەڵێ مامۆستا ئینگلیزی باشە یان پەیمانگەی پەرستاری لە ڕووی کارکردن من بۆ خۆم ئەڵێم ئینگلیزیەکە باشترە تا ڕادەیەکی زۆر هەرچەندە پەرستاریەکە 2 ساڵە زووتر ئەگەر بێ ئیشی خۆت بەڵام لەبەرەوەی ئەوەندانە خەریکە خەریکی زۆر بێت لە ئەهلی و لە حکومی ئەوانە تۆزێک چۆنەڵی خەریکە بێک هەڵکە بێ. ئەوانە هەمووی دووبارەیە ئیلافخانە پرسێت مامۆستا سبەی مێ و 2 سبەی معاملات دەکرێت سبەی عوتڵەیە ناکرێت بەڵام 2 سبەی ئینشاءالله بەڵێ ئەکرێت. ئیلافخانمان وەڵام دایەوە ئەوانە وەڵامان داوەتەوە هەموومانەوەە جواب داوەتەوە ئەڵێ ناوم لە هەندەسە میکانیک هاتیتەوە بەس دەرێن لۆ کچ مستەقبەلی نییە ئایا دابەزم وەڵا دایبەزێنی باشترە بە ئەکیدی چونکە میکانیک و وزە یان هەر میکانیک زیاتر بەشێکە بۆ پیاوان گونجاوترە لەبەرەوەی ئیشی قورس و مەکایەنی قورس و ئەو بابەتانەیە ئەگەر دایبەزێنی باشترە.
ئەوانە هەمووی پرسیاری دووبارەیە، هەمووی بەداخەوە، یعنی ئەوەنە پرسیاری دووبارە دێتەوە کاتێکی زۆر زۆرمان لێ بە هەتاکو ئاسوودا پرسێ مامۆستا مەعهەدی ئایتی باشە یان مەعهەدی ڤێرتەرنەری؟ نە ئایتیەکە باشترە لە ڤێرتەرنەری، ئایتیەکە زۆر زۆر باشترە. مامۆستا گواستنەوە دەبێت ساڵێک بوەستی؟ بەڵێ، بۆ گواستنەوە ساڵێک چاوەڕێ ئەەکەی، دوای ساڵەکە ئەمجا معدل لە سوری هەفتا بێت، یان بە زەواجکردن یان بە دایک و باوک مامۆستای زانکۆ بێ یان بە لیژنەی پزیشکی، کۆمەڵ ڕێگای تر هەیە یەکیشیان ئەتوانی بەکاربێنیت بۆ ئەوەی بگەڕیتەوە ئەو ناوچەی خۆت کە ئەتەوێ یان ئەو شارەی کە خۆت ئەتەوێ. زانستی فیزیا باشترە یان فیزیای پزیشکی؟ بێزەحمەت بە قەناعەتی من فیزیای پزیشکیەکە باشترە. ئەوانە دووبارەن لاوەجیانەڵێ فیزیای پزیشکی باشە یان زانستی فیزیا؟ بێزەحمەت وتمان فیزیای پزیشکی باشترە. هەڵگوڕ دەڵێ برا تکایە جواب بدەوە بەشی ئەندازیاری پترۆکیمیا چۆنە؟ بەڕێزەکەم بەشی کیمیا و پترۆکیمیا بەشێکی باشە لە بواری نەوەت، لە بواری پترۆکیمیاوی، لە بواری دەرمان و ماکیاژ و ئەو بابەتانەیە ئەتوانیت ئیش بکەیت، بەشێکی خراپ نییە. بەڵێ. محەممەد ئەحمەد ئەڵێ زانستی کۆمپیوتەر سلێمانی پارالێل چەندە؟ وەڵڵاهی دەرەجەکەی نازانم، بەڵام سەعری ئەگەر هەڵە نەبم کۆلێژی زانست 2.5 ملیۆن پاش دانشکاندن بۆتە 1,350,000. مامۆستا لە پەیمانگەی شیکاریی نەخۆشیەکان پاش 2 ساڵ کە ئەوای بوویت ئەتوانیت چیتر بکەیت؟ بێزەحمەت بەڕوونی باسی بکەیت چونکە زۆر گەڕاوم بە تەواوی تێنەگەیشتم مەسەلەکە. بەڕێزم ئەگەر لە مەعهەد شیکاری هەر 2 ساڵەکە معدلت لەسەروی 80 بوو، ئەوە بە بەلاش ئەچیتەوە کولیەی شیکاری لە زانکۆی پۆلیتەکنیک، باشە؟ ئەگەر معدلت لە 80 کەمتر بوو، ئەوە سیستمێک هەیە یان سێیەکەمەکە نەبووی با بڵێین ئەتوانیت سیستمێکێک کە پێوترێ سیستمی پۆلیتەکنیک پێویستە معدلت لە 65 کەمتر نەبێ بۆ ئەوی بیستە پێشبڕکێوە، کە چیتە پێشبڕکێوە لەوێ دەرەجەت چەندێ بەرزتر بێ ئەمەلی وەرگرتنت زیاترە بێت چونکە ژمارەی کورسیەکان دیاریکراوە. بەو شێوازە ئەتوانی ئەو دوو ئیشە بکەی لە شیکاری. ئەگەر لە ساڵی یەکەمیش لە قۆناغی یەکەم بەبێ دواخستنەوە بەبێ ئیجازە یەکەم بوویت ئەچتەوە تۆبعا، باشە بەڕێزەکەم؟ ئەوە لە کۆلێژ باسەکەین ئاگادار بە، نەک لە پەیمانگە. هیوادارم گەیشت بێت. کاکە گوڵجاممان دایەوە بەڕێزەکەم. وەڵی وەکو دەرەجە نازانم ئیمکانێکە هەڵنا بمە 81-82 وەریگرتووە. ناوم لە زانکۆی سۆران هاتیتەوە ئەوە وەڵاممان دایەوە. وەڵە با هەڵێ مامۆستا لە پەیمانگەی تەکنیکی توێ دەتوانم دووەم ساڵ بێمەوە هەولێر؟ بەڵێ ئەگەر معدلت لە 70 کەمتر نەبێ، یان بە لیژنەی پزیشکی یان زەواجکردن، یان ئەگەر دایک و باوک مامۆستای زانکۆ بن، دووربێت یان مردنی دایک یان باوک لە کاتی دەوامە، ئەوانە ئەتوانیت بۆ ئافرەت مناڵبوون و تەلاق دووشتن ئەتوانی بەکاریان بێنی لە کاتی گواستنەوەیە. بەڵێ. ئەوانە هەمووی پرسیاری دووبارەن بەداخەوە.
مامۆستام نەزانم خوێنیان دەمەوێت گۆڕم لاولێ بۆ شەقڵاو دەبێت 1 ساڵ بوەستم لا نەخێر ئەگەر ئەتەوێت لە هەمان بەشی خۆت بمێنیتەوە یان ئەگەر لە هەولێر دەرەجەکەت بەرزترە بۆ شەقڵاوی ئەتوانین جێگۆڕین بکەیت هەر ئەم ساڵیش ئەتوانی بیکەیت پێویست بە ساڵێک نییە بۆ مەرجەی دەرەجەکەت وەرگیراوی ئەم ساڵ کە لە شەقڵاوە ئەتوێت ئەو بەشەی بیخوێنیت بۆ نمونە لە پەرستانی هەولێر وەرگیراوی دەرەجەت بەرزترە لە پەرستانی شەقڵاوە و ماڵیشت لە شەقڵاوەکەت خۆشە بگەڕیتەوە ئەوێنانە زۆر ئاساییە ئەتوانی هەر ئەم ساڵ شوێنگۆڕین بکەیت و بگەڕیتەوە بۆ ئەوەیە بەرەزان ئەگەر کێشەمان نەبێت لە دەنگ و ئەوانەیە تکە ئاگادارمان کەن ئەگەر هەر کێشەیەک هەبێت جۆزیفەرە دەست خۆش بێت دەستخۆشی بۆ بەڕێزیشت سوپاس دەکەین ئەوانەی دیکە هەمووی پرسیاری دووبارەن هێلین ئەڵێ ئەلۆم فیزیا باشترە یان پەیمانگەی ئایتی بە من پەیمانگەی ئایتیەکە باشترە کاگازاد وەڵاممان داوەتەوە محەممەد ئەحمەد زانستی کۆمپیوتەر سلێمانی پاراوی چەنە وەڵاممان دایەوە بلو ئەڵێ مامۆستا لە کیمیای ژیانی کلینیکی ناوم هاتۆتەوە خەڵکی هەولێرم معدەلم 91.07 بوو دەمەوێت دابەزین بکەم بۆ پەرستاری بەڕای تو دەبی وەرم بگرن بەڕێزەکەم بەزان کۆڵاوین احتیمالی وەرگرتنت نییە چکە کەماگەر هەڵە من دەوروبەری 92 وەرگرتووە بەڵام بۆ پارالێلەکەی کێشەم ناوێت ئینشەڵا بۆ کولیەکەی ئەتوانی تەقدیم بکەیت ئەوانە جیاوازیان کۆلێژی پەرستاری شێخان و دهۆک چییە گەر ئەزیەت نەبێت لە دهۆک لە زانکۆی دهۆکە لە شێخان پۆلیتەکنیکە لە زانکۆی پۆلیتەکنیکی دهۆکایە فەرقەکەیان تەنها ئەوەیە ئەو لە زانکۆی ئاساییە ئەو لە زانکۆی تەکنیکیە ئایا پزیشکی دام باشتریان دەرمانسازی زۆر سوپاس وەڵام مەیلی خان بێگومان دەرمانسازی بە قەناعەتی من باشترە و زیاتر سودی ئەبینیت ئەو سەماحەت پەرستاری داهاتووی چۆنە ئەگەر بتوانین زیرەک بی و مەسایلی دوورینەوە و کار لە دانان و تەداویکردن زیرەک بی پەرستاری بەشێکی زۆر باشە تەنانەت کەسم نێکاریان پەیمانگەی پەرستاری وتمان پەیمانگەی پەرستاری ناو نەزان خۆی سۆرانێتەوە بە خۆم خەڵکی هەولێرم وەڵاممان دایەوە زانستی کۆمپیوتەر سلێمانی وەڵاممان داوەتەوە بەڵێ مامۆستا کەی معامەلات لە کۆلێژی پزیشکی ددان لە هەولێر دەست پێ دەکات ئەگەر هەڵە نەبم ئەمڕۆ دەستی پێکرد بوو بەڵام زۆر دڵنیایم بەڵام بەخۆی گشتی لەوانەیە لە ڕۆژی پێنجشەم یان یەکشەمی داهاتوو ئینشەڵا بە تەواوەتی دەست پێ بکات زانکۆی پۆلیتەکنیک بەشی ئەندازیاری وزەر چۆنە وەڵاهی بەشێکی خراپ نییە بەڵام چۆنەڵی داهاتوو ئیشکردنیشی بەو شێوازە نییە تا ئێستا لە کوردستانە بەڕاستی ئێستا خۆی بەشێکی زۆر باشە ئەندازیاری میکانیک یان زانستی کۆمپیوتەر وەڵاهی کاکە محەممەد گیان تەقریبەن میکانیکەکە باشترە لەبەرەوەی بەڕێزت کوڕی و ئەکیدم ئەتوانی خۆت بسەلمێنی لە بەشی میکانیکە ئیسفادەیەکی زۆرەکەی ئەو ڕاستە پۆلیتەکنیک شەقڵاوە تەلارسازی 58 پۆینت وەرئەگرێ بەشێکی چۆنە وەڵا بەشێکی زۆر باشە و هەرەوە دەوروبەرانەش وەرئەگرێ بەڵێ زیینە میکانیک لە هەولێر 85 وەرگیراوە ئەڵێ میکانیک 85 وەرگیراوە کاکە ئیسماعیل دیارە معلوماتی هەیە کارۆخ سەردار بەسڵام مامۆستا من ناو لە زانکۆی سەلاحەدین هاتۆتەوە کەی ئەبێ سەردانی زانکۆکە بکەم کە جواب بەرەوە مامۆستای بەڕێز مامە کارۆخ ژیان ئەوانەی من ئاگادارم زانکۆی سەلاحەدین هێشتا دەستی پێ نەکردەوە بە ناو تۆمارکردن
ئەگەر هەڵە نەبم لەوانەیە پێنجشەم یاخود ڕۆژی یەکشەمی داهاتوو لەوانەیە لینکەکەی ئاکتیڤ بکات ئینشاءالله. مامۆستا بۆ داخلی ئەگەر لە هەمان شوێن بژیت کە ناوت هاتۆتەوە بەڵام بتێت لە داخلی لەبەربوونی هەنێک هۆکار ئەکرێت وەڵڵاهی کاکە سەرکەوتویان ئەویان مەعهەدەکە زانیان ئەو قسم داخلی ئەگە برادەرتی لێ هەبێت ڕەنگە بتوانیت تایە بمێنیتەوە. بۆ زانکۆ لێ پزیشکی کەی دەست بە معاملات بکەم کاتە ڕێکان وەکو وتمنانی پزیشکی و ئەوانە ئەوە لێ ئاگادار بم ئەم دوو ڕۆژە معاملاتیان دەستی پێ نەکرده بوو لەوانەیە بۆ پێنجشەم یاخود یەکشەمی داهاتوو معاملاتەکان وەربگرن. ئینسان کۆمەڵە پرسیارمان لێ ڕۆیشتەوە. جێگەر نازم ئەڵێ ئوستاز ئایا بۆ دابەزین نمرەکەت چی لێ دێت؟ وەڵا نمرەکەت وەکو خۆی مێنێتەوە لە دابەزینە تۆ ئەبێ سەیری ئەو بەشە بکەی کە نمرەکەت وەری ئەگرێت ینی نمرەت بەپێی ئەو بەشەی کە داوای دابەزانی بۆکەی لێکدانەوە بێگرێت کریدیتی بێ کریدیت دەکرێت ئەگەر نا کۆ نمرەکەت پێویستە وەری گرتبێ و بۆ ئەوەی بتوانی تەقدیمی ئەو شوێنێ بکەی. شیکاری باشترە یان سیستمی زانیاری؟ وەڵڵاهی ئەو پرسیارە زۆر قورسە. هەسەر من سیستمی زانیاری کۆلێژم پێ باشترە لە شیکاری. ئەوایری مەعهەد هەندەسە میکانی دابەزمە چ بەشەک وەڵڵاهی ئەوە کە لەسەر ڕەغبەتی خۆت زینەخان ئەبێ بزانیت کام بەش لە دڵی خۆتەوە نزیکە و دەرەجەکەت شم لێکات. ئایا دابەزین نمرەکەت چی لێ دێت؟ وەڵامماندایەوە پەیمانگەی ئایتی یان علوم فیزیا وتمان پەیمانگەی ئایتی. ئوستاز ئایا بۆ دابەزین نمرەکەت چی لێ دێت؟ وەڵامماندایەوە باوکم خانوشنی پێشمەرگەیە ئەتوانێت بێت بە کەفیلم؟ نەخێر ناتوانێت. ئەوانەی من بزانم ناتوانێت. سڵاو من لە زانکۆی سلێمانی بەشی ئایتی پارالێل ناوم هاتووە ئایا ئایتی حکومی تەواو بکەم باشە یان ئەندازیاری پرۆگرامسازییەکی ئەهلی؟ وەڵڵاهی پرۆگرامسازی تۆزێک ناوەکەی زەخمە ینی ڕەنگە ئەهلەکەش ئیسادەیەکی زۆری لێ بکەی. ئایتەکەش ئەگەر ئەندازیاری بێ زۆر باشە ئەگەر نا وەڵڵاهی تۆزێ محەیەرە ئەو پرسیارە ناتوانم دەقیق وەڵامی بدەمەوە بەداخەوە. فرانسیس ئەڵێ کۆلێژی زانستی مرۆڤایەتی بەشی زمانی ئینگلیزی لە زانکۆی زاخۆ مەبەستی چییە؟ ئایا مەبەستی ئادابە؟ بەڵێ مەبەستی کۆلێژی ئاداب یا کۆلێژی زمانە. باشە و ئەتوانم دابەزین بکەم بۆ دهۆک هەر ئەم بەشە گرنگەوەیە کۆ نمرەکەت لە دهۆک وەرگیراوێ؟ بەڵێ ئەتوانیت. و ئایا ئەسنا ئەگرێن هەر لە دهۆکە معادلە 75؟ وەڵڵاهی دڵنیانیم نازانم ینی ئیسە بەشەکانم لە بەردەستانی ئایا لە دهۆک کۆلێژی زمانی ئینگلیزی یان زانستە مرۆڤایەتیەکان چیمان هەیە. باشە بەڕێزەکەم ئەوێت تاکید لەوە بکەینەوە بزانین بەشەکە چۆنە. باشە بەڕێزەکەم لەسەر میکانی دابەزین بەشێک ئەوانەمان وەڵامدایەوە. کوردیش فۆرێڤەرە لە کەمپین کۆنمری سەرجەم بەشەکانی کۆلێژی ئەندازیاری زانکۆی سڵاحەدین پێویستت تکایە؟ وەڵڵاهی هێشتا لەلامان نییە داوای لێبوردنەکەین. ئوستاز ئایا بۆ دابەزین نمرەکەت چی لێ دێت؟ ئەومان وەڵام داوەتەوە. بەشی ئافرەتان لایبوون مەعهەدەکەی بەشێکی باشە؟ ناڵێم بەشێکی خراپە بەڵام بەشێکی چۆنەڵێ لەو باشانە نییە ینی بڵێ زۆر زۆر باش بێ بەڵام خراپیش نییە. باشە بەڕێزەکەم سلامانی مامۆستا من خەڵکی کەرکووکم گەر بمەوێت لە هەرێم بخوێنم لە هەر بەشێکی پزیشکی بێت چی زانکۆ بێت چی پەیمانگە ئایا دوای تەواوکردن ڕاستەخۆ دامەزرێن لە کەرکووک دوای خەریزەکانی سنووری خۆیان؟ بەڵێ ئەتوانی دابمەزرێ. بەڵێ بۆچی وەڵامی پرسیارە دووبارەکان ناییتەوە؟ هەندێکمان تازە هاتوونەتە لایڤ. وەڵڵاهی بەڕێزەکەم ئاخر ئەگەر من
وەڵامی پرسیارە دووبارەکان بدەمەوە، یعنی ئیتر دەبێ وەڵامی هیچ کەسێک نەدەمەوە و تەنها ئەوانە وەڵام بدەم. ئەگەر تازە هاتوێت لە لایف چۆن پرسیارە پێش وەختە کردووە. باشە ئەزیزەکەم، ئەمە ئەو پرسیارانەی کە دێت هەوڵە بین زۆرترین پرسیار وڵام بدێنەوە بەبێ دووبارە. زۆر زاریش دووبارەکان زیاتر لەسەری ئەڕۆین و قسەی خۆمانی لەسەرەکەین، بەڵام کێشەکە لەوەیە پرسیارکی زۆری دووبارەمانەیە. ینی من ئێستا زیاتر لە 300 پرسیاری دووبارەم لەبەر ڕسایە. ئەگەر وەڵامی هەمووی بدەمەوە ئەنی من هیچم نەکرد لەم لایڤەیە. باشە بەڕێزەکەم، ئێستاوە هەر هەمووی دووبارەیە من وەڵامی کامیان بدەمەوە بەڕاستی. نۆسپەرزە سلێمانی کوێوەری ئەگرێ. وڵای بەڕێزم دەرەجەکانمان لەدار نییە، من وەکوتم بەڵام لەوانەیە پەرستاری بێهۆشکاری پرۆگرام عەفوەن تەلارسازی و ئەوانە شمولی بکات. ئەیسا هەمووی پرسیاری دووبارەیە. کەفالەتنامە و کەفالەت نازەم هەرچیە شتن کەفالەتنامە. کەفالەتنامە چییە؟ تۆ کەسەکە لە کاتب عەدل بیکە ئەوە کەفالەتە. لەگەڵ شتا بێن لە شوێنەکە کەفالەتەکە بڵێ هەر کەفالەتە. ئەتوانی لە کاتب عەدل بیکەیت و کەفیل لەگەڵ نەهات و تەواو لە مەنتیقەی خۆتە. بۆ نمونە ماڵت لە کەلارە، لە کفریە، لە شەقڵاوەیە، لە سۆرانە، بۆچی بیتە هەولێر یان سلێمانیە هەوانە لەوێ کەفالەتەکە ئەکەی کەفیلەکەی ئیشی خۆی تەواوکە و ئەڕوا تۆ تەنها کتابی کەفالەتەکە لەگەڵ خۆتا هێنی. ئەوانە پرسیاری دووبارەن. ڕێکان شوێن ئەڵێ ئیسماعیل هیوا ئەڵێ ئایتی یان CS ئایتی تەوانە وەشک و گومانی تیانە. ئەوانە دووبارەن هەر هەمووی. ئانیا ئاریان ئەڵێ ئەو وەڵامان داوەتەوە کە وتمان لەبینی ئایتی پرۆگرامسازی هەڵبژاردن تۆزێک زەحمەتە. بێ زەحمەت شیکاری نەخۆشیەکان باشترە یا سیستمی زانیاری؟ وتمان سیستمی زانیاریمان پێ باشترە. ئایا بۆ دابەزینەوەکە چی لێدێ؟ وتمان هیچی لێ بەسەر نایە و خۆی مێنێتەوە بەپێی بەشەکە حسابن لەگەڵا کرێ. بەڵێ بەڕێزان، دیارە پرسیاری دووبارەی زۆر تیا بوو. ئاخر پرسیارکە جواب دەینەوەڵە کەی مەعامەلات دەست پێەکات. کاکە جێگر وەڵا 3 جارم وەڵام داویتەوە ئەڵێن دەرەجەکە هیچی لێ نایە و بەپێی کۆنەوەرەکەت بەشەکان بەپێی بەشەکان ئەگەر دەرەجەکەت شملیکە وەرەگیرێ، ئەگەر کردیتت بۆ حساب کرێ یان حساب نەکرێ هەر وردەکاریەک هەمووی پێ ئەڵێت. ئەگەر نا دەرەجە لەجێ خۆی ئەمێنێتەوە و هیچ گۆڕانکاریکی بەسەر نایات. بۆ مەعامەلاتیش لەوانەیە پێنجشەم یان یەکشەم بە تەواوەتی دەست پێ بکات لە هەموو شوێنەکان. بەڵێ بەڕێزان، خۆشحاڵ بووم ئەو 55 دقەیە لەگەڵتان نابووین. پەیوەندیی زۆرمان بۆ دێ، پرسیاری زۆرمان هەیە. هەندێک کێشە لە سیستمی پۆلیتەکنیکا هەیە بۆ پڕکردنەوەی فۆرمەکان، دیارە ڕەسمەکان و ئەوانە کێشە دروستەکە. بۆیە داوای لێبوردنتان لێکەم لێرەوە بە دواوبەزێتان دێڵم. ئینشەڵڵا سەرکەوتوو بن. سبەینی عوتڵەیە، عوتڵەیەکی خۆش، مانگی مەولود لە هەموو لایەک پیرۆز. ئینشەڵڵا خوای گەورە بیکات بە سەبەبی خێر و خۆشی و بەرەکەت بۆ وڵاتەکەمان. بە هیوای ئەوەی ئینشەڵڵا لە نزیکترین کاتە لە لایڤێکی نوێیە پێتان بگەینەوە ئینشەڵڵا. خوا ئاگادارتان بێ و ماڵ ئاوەدان.